ئەمڕۆ مەراسیمی خەڵاتی زێڕینی بلە دابەژەکەوێت کە ئەم مەراسیمە ساڵانە ئەدرێ بە کەسانی لێهاتوو شایستە لە کۆمەلگای کوردیدا. ئەمە ئەبێتە هاندانێک بۆ ئەو کەسانە کە ئەفرادنی زیاتر بکەن، هەروە ئاوەردانەوەیە لە کەسانی بەهرەمەند و ڕۆشنبیر کە جێدەستیان لە ناو کۆمەلگادا دیارە. بەڵێ ئەلبەتە ئەکەم وەک ئاماژەت پێکرد کە ئەمڕۆ مەراسیمی خەڵاتی زێڕینی بلا لە شاری سلێمانی بەڕێواچێت یاخود پێشکەش بۆ کەسان ناکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان خزمەتێکیان بە گەلی کورد کردووە. کەم خەڵاتە لە ساڵی 2002ەوە بەردەوام و دابەشەکرێت. ئێمە جیاواز لەوەی کە باز لە خەڵاتەکە بکەین، باز لە ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی شەکەین بە شێوەیەکی گشتی ئەو خەباتانی کە کردوویەتی و کە زانین کە هەم لە بواری سیاسی و بەڵێ مامۆستا ئیبراهیم ئەحمەد سەرێکی دیاریش بووە. بەڵێ وەک ئاماژەت پێکرد کە نووسەرێکی دیار بووە، ڕۆژنامە نووس بووە، ڕۆمان نووس بووە، لەگەڵەوەشا سیاسەتمەدارێکی دیاری گەلی کورد بەدڵنیایی. بەڵێ هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ بە سوپاسەوە مامۆستا بوار نورەدین نووسەر و بیبلۆگرافەر لە ستودیۆ لەگەڵماندایە. مامۆستا بەخێر بێ. سڵاو لەبەر بەخێر بیت. سپاس بۆم دەرفەتە. سپاس دەکەین. بەهانی بینەران باش. زۆر سپاس. مامۆستا با لەوە دەست پێ بکەین. خەڵاتی بلا، بایەخی خەڵاتی بلا بۆ کای سیاسی و کۆمەڵایەتی لە چیا بەرجەسا بێت؟ پێش ئەوەی ئەوە بڵێم ئەمەوێ بڵێم مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان. بەڵێ هەروە ئەمەوێ بڵێم هەر کورد بووین و هەر کورد دەبین. گیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد شاد بێت. بەڕاستی بیرۆکەی مەراسیم و دابەشکردن و دیاریکردنی خەڵاتی بلا هەروە خۆی کە لە 2002 وەکو جەنابەت ئاماژەت پێدا بیرۆکەیەکی زۆر جوانە لەبەرەوەی خەڵاتکردن و دەستخۆشیکردن بۆ خۆی شتێکە لەو یعنی لەو لە پەیوەندیەکانە. بۆ نمونە تۆ ئەرکێکی پسکۆلا کێشی بۆ من سوپاس دەکەم، یعنی هەر ئەگەر سوپاسم دەکەم نیگەرانیەک لە دڵ تا دروستە بێت. لەبەرەوە هەموو دەستخۆشی و سوپاس و پێزانینە بۆ لایانی بەرامبەر مامۆستا بوار. بەڵێ بەڵێ ئیتر گەبینە سەر ئەوەی کە خەڵاتێک بم پانتایی و بم فراوانی و بم کرۆکە جوانەوە کە کەساتی چوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە کەساتی فەرەڕەهەندە کە ڕێگە لە تەوەڕەکانی ترا دواتر باسی بێنە سەر ئەوە بۆ هەموو ئەو کەسانەی کە لە کۆمەلگەی کوردیدا بیرمان نەچێت ئەم خەڵاتە هەم دراوە بە کورد هەم دراوە بە غێرە کورد. یعنی لە درێژایی ئەم 22 ساڵەیە لە هەمان کاتدا دراوە بۆ کەسانش کە لە دەرەوەی کوردستان بوون، یعنی بیر لەوە نەکراوەتەوە کە خەڵاتەکە تەنها کورد وەریگری یا تەنها ئەوانە وەریگرن کە لە کوردستانە ئاژین. بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەوانەی لە دەرەوەن کاک بوار ئەو کەسانە بوون کە خزمەتیان بە کورد بێگومان هەموو ڕۆژنامە نووس بوون، هەر کەسایەتیەک بوو بن ئیشان بۆ دۆزی کورد کردووە، ئیشان بۆ مێژووی کورد و کوردستان کردووە. بەڵام ستافی هەڵبژاردنەکان بەڕاستی گرنگە کە بڵێن تۆ دەرەوەی کوردستان بخوێنیتەوە. یا بۆ نمونە تۆ لە یێریڤان هاتە جەمیلە جەلیل خەڵات کراوە. جەمیلە جەلیل ئەم بنەماڵەیە یعنی چەندەیەیە کە خزمەت بە کولتوری کورد دەکەن. بەڕاستی تۆ کە لێرە لە سلێمانیەوە کە ئەم مەراسیمە ئەکرێت بیر یعنی کەسایەتێکی وا ئەدۆزیتەوە یا لە تورکیا لە ئەوروپا لە هەر وڵاتێک ئێستا بەداخۆ ئێمە داتای هەموو ئەو خەڵاتانەمان لەلایەن نییە کە لە ماوەی ئەم 22 ساڵە پێشکەشکراون، بەڵام دایان کەسایەتی گرنگی تایە. ئەمە بۆ خۆی یعنی هەر ناوهێنان و بانکێشکردن و بۆ نمونە کەسێکی ئەمریکی کەسێکی ئەوروپی کە یا هاتووی ئیشی لەسەر مێژووی کورد کردووە یا مێژووی کاری لەسەر کولتوری کورد کردووە، تۆ بانگێکی بۆ سلێمانی لە مەراسیمێکی شایستەیە خەڵاتێکی پێشکەشەکەی ئەمە بۆ خۆی لە خۆیان ینی کرۆک یعنی هینێکی بڵێن چوارچێوەیەکی زۆر تایبەتی هەیە. هەنی ئەم دەستخۆشیە بۆ ئەوان کە کورد نین یان تەنانەت کوردەکانی ژێمای لە هەر شوێنێک بەڕاستی زۆر بەوردی گەڕاون، ینی هێشتاش خەڵک ماوە بەڕاستی خەڵات بکرێت بە ئەمە وەشمان بیر نەچێت. ینی مەرج نییە ئەوانەی کە خەڵات کراون خەڵک نەبێت لە پێش ئەوانەوە ڕەنگە هەبێ، بەڵام ئیتر خۆ هەڵبژاردنەکانە ڕەنگە تۆ لە هەموو کاتێکە هەموو ئەو کەسانت بیر نەبێت کە شایستی خەڵاتن. کاک بوارکەواتەم کەسانە چۆن هەڵە بژێرێن یاخود ئەو ستافە و لیژنەی کە هەڵیانە بژێر ئەمانە لە کێپێک هاتوون چۆن ئەو کەسانە دەستنیشانەوە زۆرتر پەیوەندی بە ڕێکخراوی فاوندیشنی بڵێن ئیبراهیم ئەحمەدەوە هەیە، ئەوان خۆیان لیژنیان هەیە
بۆ نمونە کۆمەڵێک بۆ نمونە 100 کەس ڕەنگە بەم شێوەیە بەڕاستی بە وردەکاری من ئاگام لێ نییە ڕەنگە 100 کەس دیاری بکەن لەو کەسە وردەوردا بێن لێی هەڵبژێرن ناڵم ینی هێشتا ڕەنگە خەڵکانێکی تر هەبێ من ئەمە بۆ چوونی خۆم بەڕاستی ڕەنگە خەڵکانێکی تر هەبێ شایانی خەڵاتی بلە بن بەڵام فاوندیشن فریان نەکەوتۆ بڵێن خەڵاتیان بکات ڕەنگە لە ساڵانی داهاتووە خەڵاتیان بکات بەڵام گرنگ خەڵاتەکەی نییە گرنگ ئەوەیە کە شوێنێک هەیە یان ناوەندێک هەیە بیر لەوە ئاکاتەوە ئەو خەڵکانە بدۆزێتەوە کە جێگەی دەستخۆشین کە جێگەی ئەوەن کە سوپاسیان بکرێت ڕێزیان لێبژیرێت لە مێژوویە تۆمار بکەن بەڕاستی بەڵێ کاک بوار بەخشینی خەڵات یاخود ڕێزلێنان لە کەسێک بە نمونە وەک باسمان کرد خەڵاتی زێڕینی بلە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەم خەڵاتە لەسەر مێژوو کللتوری ئەمە بە شێوەیەکی گشتی خۆی بەڕاستی خەڵاتی زێڕینی بلە لە یعنی لە چوارچێوەکی لە مامۆستا برایم ئەحمەدەوە بڵێن دەرەکەوێت بەڵێ ینی خەڵاتەکە بەناوی چێوە بێ ئێستا ئەم خەڵاتە بەناوی برایم ئەحمەدەوەیە برایم ئەحمەد کارکتەرێکی زۆر تایبەتە بەڕاستی ئەمە ڕەنگە لە تەوەڕەکانی ترا بینە سەر ئەوی باسی بکەین لەبەرەوە ینی هینێکی زۆر خۆشی هەیە من بخۆم پاروەرم گرت بەڵێ ینی بەڕاستی وازانی هەموو دنیا بوو بە هیتۆ کەواتە کاریگەریی زۆر باشی لەسەر مێژوو کللتوری ئەمە بێ بە شێوەیەکی گشتی خەڵاتەکە خۆی لە خۆیدا باڵێ وەکو ئاماژەم پێدا تەنانەت دەستخۆشیێکی ئاساییش کە تۆ لە هاوڕێیەکی یەکی یا لە هەر کەسێکیەکی کە ڕۆژانە لە پەیوەندێکی کۆمەڵایەتی ڕوبەڕوویە بیتەوە هەر ئەوە بۆ خۆشی دڵخۆشیەکەدا بە بەرامبەرەکەت هەموو دەستخۆشیەکە هەموو سوپاس و پێزانینێک جا ئەگەر بێت و خەڵاتی کەسایەتی چووکو برایم ئەحمەد بێت کە بۆ خۆی نمونەیە لە مێژووی ساڵی گەلی کورد و کوردستاندا باشە کاک بوار وەک ئاماژەمان پێکرد و بە ڕێزیشتان ئاماژەتان پێکرد کە کەسایەتی مامۆستای برایم ئەحمەد کەسایەتێکی فرەڕەهەندە ئەو شاعیر بووە ئەدیب بووە مێژوو نووس بووە ڕۆمان نووس بووە چیرۆک نووس بووە لەگەڵەوەشە سیاسەتمەدارێکی دیار بووە لەگەڵ هەموو ئەمانەیە ئەگەر بە تایبەت باز لە زمان و زمان پاراوی نووسینەکانی مامۆستای برایم ئەحمەد بکەین چۆن بووە؟ خۆی ئەگەر ئێمە لە بە درێژایی مێژووی مامۆستا برایم ئەحمەد یعنی لێی بکۆڵینەوە بەڕاستی من لە ماوەی ئەم چەند ساڵەی پێشووە کۆمەڵێکیشم لەسەر مامۆستا برایم ئەحمەد کردووە و زۆر خۆشحاڵم بەم شتە بەڵام هێشتا هەستەکەم زۆر شتی تر ماوە کە پێویستە بکرێت ینی خاڵێکی شەی گرنگە بەڕاستی پێم خۆشە لە بەرنامەکەی ئاباسی بکەم من هەرچەند وەکو خۆم وەکو بوار ئەو قسەی ئاکەم هەرچەند ئەچمە ناو وردەکاری ژیانی مامۆستا برایم ئەحمەدەوە زۆرتر گەورەی ئەو پیاوم بۆ دەرەکەوێت لەبەرەوە ئەبێ زۆر بەوردی یعنی گەر سیرکەین بۆ نمونە لە تەمەنی 7 ساڵیە هیچێکە لە سەرکردەکانی خۆی پیشاندانی بەردەرکی سەرای 1930 دوای ئەوە لە قۆناغی چواری کۆلێژی حقوقە لە بەغا لە 1930 کتێبێک دەرەکا 39 لاپەڕەیە کتێبەکە بەڵام نیەتە سەر ئەو ئاستەی کە سەفارەتی تورکیەتە سەرخەت داوا لە حکوومەتی عراقیەکە کە کتێبەکە قەدەغە بکرێت و نووسەرەکەشی بەزمەدادکە یعنی بەڕاستی مامۆستا برایم ئەحمەد من پێم وایە ئەگەر بارودۆخی کوردستان کە بارودۆخی زۆر خراپ بووە بەڕاستی لە بە تایبەت دوای یەکەم جەنگی جیهانی و سەردەمی پاشایەتی و ئەمانە ئەینا مامۆستا برایم ئەحمەد زۆرتر لە کردوشێتی لە بواری خەباتی مەدەنی ئیشی زۆر کردو بەڕاستی یعنی زۆر سەیرە تۆگە بیری لەکەی تۆ کە ئەچیتە ناوردەکاری ژیانی ئەوە پێت سێرانی ئەم مرۆڤێ لە یەک کاتەفریای هەموو شتەکەوتووە باشە کاک بارۆنێک تێبینیمان کردبێت نزیکاتێکەیە لە نێوان نووسینەکانی مامۆستای برایم ئەحمەد و هەروەها خوێنەرە هۆکاری ئەم نزیکاتەیە خودت ئەو پەیوەندیچێکە لە نێوان خوێنەر و هەروەها نووسینەکانی مامۆستای برایم ئەحمەدا دروست بووە مامۆستا برایم ئەحمەد خاڵێکی گرنگ هەیە بەڕاستی ئەم مرۆڤە لە سەرەتای دەست پێکردنی بە نووسینەوە یعنی نای خۆی دانەناوە ئێستا بۆ نمونە ئەو کتێبی کورد و عەرەبەکەی نای ئەوی لەسەر نیە دوایی ئاشکرا بووە کە بڵێندراوە بە دادگا و وەکو پێشتر باسم کرد ئیتر ئاشکرا بووە کە ئەو نووسیت گینا لەسەر بەرجی کتێبەکە نای ئەو نییە یا ئەو تێکست و شیعرانەی کە نووسیوێت ئێمە بەستم چییە لەم شتە هەتا کۆتایی ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە کە ئەمانەوێ بابەتەکانی ساختکەینەوە لێکۆڵینەوە لە نووسین و بەرهەمەکانی بکەین زۆر کەم ناوی خۆی بە تەواوەتی نووسیەوە بەڕاستی تەنانەت لە گۆڤاری گەلایەژیشە ئەو بابەتانی کە بۆ ڕۆژنامەی ژین و ژیانی ناردۆ یان بۆ گۆڤاری هاواری ناردۆ لە شام
ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم پیاوە یان ئەم مرۆڤە تەنها بیری لەوە کردوتۆ لە ڕێگەی نووسینەوە خزمەت بە کۆمەڵگەکەی بکات بیری لەوە نەکردوتەوە لە ڕێگەی نووسینەوە خزمەت بە ناو ناوبانجی خۆی بکات بەڵێ ینی من پێم وایە ئەمەی کە ینی ئەگەر بێت و بۆ من ڕێژەیەک وەربگرین ئەگەر لە 100 بابەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕەنگە 5 بابەتی نووسراوێ ئیبراهیم ئەحمەد بەڵێ ئیتر یا هیچی بۆ نەنووسراوە یا پیتێکی بۆ نووسراوە یا دووسێ پیتی بۆ نووسراوە ئیتر ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم تەنها مەبەستی ئەوە بۆ خزمەت بکە گۆڕانکاری بکە لە ڕێگەی نووسینەوە کولتوری وڵاتەکەی پێش بخات ئیتر بەڕاستی ئەمە بە ئاشکرا دەرەکەوێت لە نووسینەکان بەڵێ کاک باسی نووسینت کرد بە وتەی شارەزانی بواری ئەدەب نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ 100 ساڵ 200 ساڵی کەش هەر تام و لەزەت و چێژی خۆی هەیە چه سحرێک لە پشت ئەو نووسینانەوەیە کە بە دڵنیایی ئەمە وتەی شارەزانی بواری ئەدەبیشەکە نووسین و بەرهەمەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆتە گزارش لە شوناسی ئێمە کاوەکو نەتەوەی کورد چه سحرێک لە پشت ئەوەیە پێش وەڵامی پرسیارەوە من پێم وایە هەتا ئێسەوەکو پێویست ڕاستە دەیان کتێب و بابەت و نووسین لەسەر کتێب و شعر و بەرەمەکانی مامۆستا نووسراوە بەڵام هێشتا بە تەواوەتی ئاوڕی لێ نەدراوەتەوە بەڕاستی هێشتا پێویستی بە ئیشی ترە کە بێتە سەرچاوێکی سەرەکی بۆ ڕیسێژ لە ناوەندە ئاکادیمیەکان بەڵێ 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 ڕاستێکەی چەند شتێکێ ینی هەندێک شتێ لە سروشتی مرۆڤە هەندێک کەسێ داهێنەرە هەندێک کەسێ هەڵکەوتووە هەندێک کەسێ بلیمەتە یعنی کە ئەچیتە وردەکاری ژیانی ئەم مرۆڤەوە هەستێکی ئەم مرۆڤەت هەندێک تایبەتمەندی تیا بووە ینی ناڵم لە تەمەنی لە 1932-33یان شعرێکی ناتۆ بۆ گۆڤاری هاوار لە شام ناوی خۆی نەنووسیوە خۆی کردو بە دوو کارکتەر ئەڵێ مە هۆنراوی هاوڕەیەکمان ینی خۆی هەردووچانە بێگومان شعری یادگار و هیوایە لەوێ بە هیوا و دڵداری بڵاو بووەتەوە جا لەبەرەوەی لە زۆر بواری شائیشی کردەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەگەر تۆ دیقەت بەی شاعرە پەخشان نووسە بە یەکێک لە پەخشان نووسە یعنی ینی سەرەتای مێژووی پەخشانی کوردی لە سەتەی 20 مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە یەکیاندان ڕێگە یەکەم نەبێ بەڵێ ئەجا لە شعریشە بامان شێوە شعرەکانی هەبە ینی لە شعری نوێی هاوچەرخا من بەڕاستی زۆر نامەوێت لە بواری وردەکاری بڵین زانستی شعرەوە قسەی لەسەرکەم چکە بواری پسپۆڕی من نییە بەڵام ئەم لە 1932 کە شیعرە نووسێ شیعرەکانی بە شێوازێگە نووسێ ئەبن بە ویدی سەرزاری خەڵک ئیتر ناڵم ئەم فرەرەهەندی کە کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەگەر تۆ سەیری کۆبەرهەمەکەی بکەیت سەیرەکەی لەلایەک لە ڕێگەی نووسینەوە داکۆچی لە مافی گەلی کورد کردەوە بەرەنگاری شۆڤێنەکان بۆ تۆ لەلایەک لە ڕێگەی نووسینەوە هەوڵی داوە تۆگەر بۆ نمونە 1930 شوناسی ئێمە بگەێنێتە دەرەوە بەڵێ مەسەلەن لە 1930 تا 49 کە گۆڤاری گەلاوێژی دەرکردووە کە تا ئێستش بە یەکێک لە کۆڵەکەکانی ئەدەبیات و زمانی کوردی داڕێ ینی ئەگەر هێشتا لێکۆڵینەوە یان کراوە لەسەر گۆڤاری گەلاوێژ بەڵام هێشتا زۆر ماوە بکرێت کەواتە پێگەی ئەم گۆڤارە لە ئێستا چۆن هەڵەسەنگێنی دوایەوەی کە 10 ساڵە بڵاوکراوەتەوە لە ئێستا پێگەی گۆڤارەکە چۆنە من پێم وایە گۆڤاری گەلاوێژ بە بناغەیەکی زۆر گرنگ و دیاری مێژووی زمانی کوردی دانرێت چکە لە قۆناغی گۆڤاری گەلاوێژە وەرگێڕان برەوی پێدراوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ خۆی وەکو وەرجێڕەش ئیشی کردووە لە گۆڤاری گەلاوێژە دەیان چیرۆکی مۆپاسان و چی خۆف و پالساک و ئیتر ینی چیرۆکی چیرۆکنووسانی بەناوبانگی جیهانی یاناوەری ژێڕاوە ئەم ینی بناغەی دروست بووە ئەگەر ئێمە دیقەت بین پێش گۆڤاری گەلاوێژ سیر بکەین زمانی هەتا تەوەرەیەکی گفتوگۆکردن و تەوەرێکی گفتوگۆکردن لە ناو گۆڤاری گەلاوێژە مەسەلەی زمان بووە بەڕاستی ئێمە ناتوانین لێرە لە بەرنامەیەکە بە وردی باسی ئەم شتانە بکەین بەڵێ مامۆستا بوار 25 ساڵە لەم بوارەیە کارەکەی بیبلۆگرافیا نزیکەی 70 کتێبیشتان پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە وەرگرتنی خەڵاتی بلە بۆ تۆ چی ئەگەێنێت و
تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەڕێستان کە بەردەوام بن هەڵبەت بەردەوام بوون و بەردەوام بشن لە داهێنان. سپاس وەڵهایی هەفتا کتێب تەواوە هەڵە نەبم مامۆستا وەڵاڕەنگە زیاتریش بێ من دای لێ بردنەکەم بەزەندێکیان ئامادەکردنن بەڕاستی بەڵێ کە بیبلیۆگرافیا خۆی ئامادەکردنە بەڵێ کەواتە نزیکم لە ژمارەکە تەواوە دەست خۆش بێت ببوورە گرنگ نییە گرنگەوەی توانی بێتمان دارێک لەسەر بەردەکدانی بەڵێ من هەمیشە ئاڵێم ئەمڕۆ دووبارە نابێتەوە لە مێژوی ژیانی مرۆڤ جاوەرگرتنی خەڵاتەکە بۆ خودی کاک بوار من زۆر لەلام ینی خاڵێکی جوانی لە ژیانی منە دروست کرد لە بەروی من بۆ خۆم مامۆستا ئیبراهیم ئەحمەدم زۆر خۆشەوێت بەڵێ زۆر سەرسامم بە ئیش و کار و هەموو وردەکارەکانی ناڵم هەتا ئەچمە ئێستا کتێبێکی ترمان بەدەستەوەی کە ئەمڕۆ باسی ناکەین لەو کتێبە چوومەتە سەر بوارێکی تری ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوە نەیتر ینی تاوەکو زۆرتر ئەچمە قوڵایی ژیان و وردەکاری کار و پرۆژەکانی من زۆرتر ئەمڕۆڤم لا گەورە ئەبێت بۆ زیاترش خۆشمەوێت زۆر باشەکە بوارۆ ئاماژەت پێدا کە کتێبێکی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لا چەند نووسراودانێکی دادگا تازەترین کتێبی تۆیە بەڵام لێستا باسی ناکەین ئەوە پێویستەکە کە بەرنامەیەکی تایبەت یاخود تەورێکی تایبەت باز لە کتێبەکە و هەروە ناساندنی کتێبەکە هێشتا نەکراوە نییە بەڵێ لە کاتێکە کە ناساندنی کتێبەکە کراوە کاتە بە تەورێکی گرنگ یاخود بابەتێکی گرنگ میانداریەکەینەوە و باز لە بابەت و ناوەڕۆکی کتێبەکەکەین بەڵام ئەگەر باز لە کۆبەرهەمی مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێوە کە زانین کە لە ماوەکانی ڕابردووە کۆبەرهەمی مامۆستا ئیبراهیم ئەحمەدت کۆ کردەوە و بڵاوت کردەوە ئەمە خۆی لە چەند کتێبە ئەبینیەوە و بشێکی گشتی باسییان لە چیەکرەمانە خۆی تاکو ئەو کۆبەرهەمی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئامادە نەکرابوو بەڕاستی جگە لە ژانی گەل هیچ یەکێک لە بەرهەمەکانی بەو شێوەی ئامادە نەکرابوو کە شایانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بێت ڕەنگە ئەمەی ئێمەش بێگومان ڕەنگەی ناوێ ینی هیچ کارێکی مرۆڤێکەم و کوڕی و هەڵە نابێت بە تایبەت کە باسمان کرد مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر بەکەمی بەناوی تەواوی خۆیشتی نووسیوە بەرەوە تووشی ئیشکالات و هەڵا هەرەبی ئەم کۆبەرهەمە لە 15 کتێب پێکاتوە کتێبی یەکەم مامۆستا سەرەتا بە شێعر و پەخشان دەستی پێ کردەوە بەرەوە یەکەم کتێب شێعر و پەخشانەکانێتی بەڕاستی پەخشانەکانیشی ئەوە هەر بۆ خۆی هەڵوێستەیەکی تایبەتی ئەوێت کە ئێمە هەموویمان ساغ کردوتەوە و جاریشکە تایپمان کردوتەوە بە ڕوونووسێکە هەموو ئەدەبیاتێکی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە ڕێنووسێک کراوەتەوە بەردەستی خوێنەر کە خوێنەر بتوانێت بیخوێنێتەوە چونکە بتوێنێتەوێت 1932 تا ئەمڕۆ 90 ساڵە ڕێنووس و خاڵبەندی و پیت و تەکنیکی چاپی ئەو کاتە لەگەڵ ئێستاە زۆری فەرقە بەڕاستی ئەمە بەرهەمی ئەدەبیاتی شێعر و پەخشان بەرجی یەکەم کتێبی یەکەم کتێبی دووەم کتێبی کورد و عەرەبەکەیە کە لە 1930 نووسراوە کتێبی سێم هەر کورد و عەرەبەکەیە بە کوردی چکە کورد و عەرەبەکەی بە عەرەبی نووسیوە ئەلەکراد وەلعەرەب مامۆستا ئیبراهیم ئەحمەد چوارم کتێبی کوێرەوەریە کە 5 چیرۆکە لە 1959 یەکەم جار بڵاوبۆتەوە پێنجەم کتێب ژانی گەلە شەشەم کتێب بەرجی یەکەمی دورک و گوڵە دورک و گوڵیش یەکەم جار بەرجی 1 و 2 لە وڵاتی سوید چاپ بووە بە ناوی چیرۆکێکی درێژ دوایی دەستگای ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک هەرسێ بەرگێکی چاپ کردوتەوە ینی کەواتە 1 و 2 بڵێن ئەوانیش بە دوای یەکە هاتوون دوای ئەوە هەرزەکاریە ڕۆمانی هەرزەکاری کە بەشی یەکەمی هەر خاک بڵاوی کردوتەوە بەشی دووەمی لەم پرۆژەیە یەکەم جارە بڵاوێتەوە کە بەڕاستی دوای ئەویش ڕۆمانی ئاکۆیە ئەویش بۆ یەکەم جارە بڵاوێتەوە ئەم دوو ڕۆمانە من پێم وایە ینی لە بواری ڕۆمان نووسیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆرتر ئەناسێنن بەڵام لە بەروی پرۆژەکە تازە بڵاوێتەوە هێشتا لێکۆڵەران ناتوانیوە بە تەواوەتی ئیشی لەسەر بکەن دوای ئەوە بەشێکی بیرۆریەکانێتی کە باسی مناڵیەتی و باسی دەستگیرکردنەکەیەتی کە لە 1940 دەستگیر کراوە زۆر بەوردی باسیەکە کە بەڕاستی هەموو ئەو ڕووداوانەی باسی 1930 خۆ پیشاندنەکەی 1930 زۆر شتی تایە باسی فایق بێ کەسی تایە باسی ڕۆژهۆڵی تایە باسی زۆر خەڵکی شاری سلێمانی کراوە دوای ئەوە دوو بەشمان ئامادە کردووە لەسەر گۆڤاری گەلاوێژ نووسی ینی لەم کۆناغەیە بەشێک لە نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدمان ساغ کردوتەوە دوای ئەویش بەشێک لە وەرگێڕانەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدمان ساغ کردوتەوە 15 کتێبیش بیبلیۆگرافیاکەیەتی کە
ئەوشت بێگومان خۆم ئامادەم کردووە چەند کتێبی هەیە چەند جار چاپکراونەتەوە و چەند کتێبی لەسەر نووسراوە باشە حەوت بیبلۆگرافیا بەڕاستی پێڕستی کۆتایی بیبلۆگرافیاکە کە هەوڵمانداوە بەشێکی زۆری نووسینەکانی مامۆستا برایم ئەحمەد ساح بکەینەوە بەڕاستی ئەوە پرۆژەیەکی زۆر فراوانترە پێویستی بەکاری ترە هیوادارین لە ساڵانی داهاتوە بتوانین زۆرتر خزمەتی بکەین. ئێمەش بەهیوان بەڕێز بوار نورەدین نووسەر و بیبلۆگرافەر سوپاس کە ئەمڕۆ لە ستودیۆی بەیانی کورسانی ویز لەگەڵمان بووین سەرکەوتوو بن. خۆش بێت.